لە ناو هۆڵێکی گەورەدا کۆڕی یادکردنەوەی شەوی یەڵدا و لەدایکبوونی دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو جممەی دێت لە فەرماندە و ڕێبەر و ئەندامانی حیزبی دیموکراتی کوردستان. دەنگی تەقینەوەیەکی گەورە ئارامیەکە دەشێوێنێ. کاتێ بەشداربووان دەچن تا بزانن چی ڕوویداوە. تەقینەوەی دووەم هێندەی تر شەوەکە خوێناوی دەکات. بەڵام بە مەحزیەوەی کە هاتینە دەرێ ئەمە یەکەم کەس لە پێشەماوانکە هەموو لە پشمەوە تەقینەوەکە لە پشت سەری ئەمە ڕوویدا ئەوانەی کە لە پشت سەری ئەمە بوون هەموو بەرکەوتن ئەمنیشی فڕێدا لەگەڵ یەک هاوڕێکم کرد. لەو دوو تەقینەوەیدا 5 پێشمەرگەی حیزبی دیموکراتی کوردستان و کارمەندێکی ئاسایشی کۆیە دەست بەجێ شەهید دەبن. 12 سەعات دوای ڕووداوەکە کارمەندێکی دیکەی ئاسایش کە بە سەختی بنیدار بوو لە نەخۆشخانەی هەولێر شەهید دەبێ. بەگشتی ژمارەی شەهیدەکان بوون بە 7 کەس. ئەم پێشمەرگەیە خۆی لە نزیک ڕووداوەکە بووە. مەراسیمێکی بەشکل لە ساڵۆنی خەڵاژگیرە مەراسیمەکە هاتو کۆتایی تەواو بوون و خەڵکە بچی بۆ دەرێ یەکەم دانە پێش و تەقێەوە کە خەڵکەکە بچی بۆ لای بۆمبەکەی و دوای ئەوەی دیشتەکەی بەڵام خەڵکەکە هاتەوە ژوور و دووەدا ئێمەش شوێنی وانەکەمان کۆنتترۆل کرد و ئاسایش گەشتەوە. تەقینەوەی یەکەم کاتژمێر 9:55 خولەک لە بەردەمی دوکانێک ڕوویدا کە تەنها 100 مەتر لە بارەگای سەرکردایەتی حیزبی دیموکراتەوە دوورە. 3 خولەک دواتر تەقینەوەی دووەم ڕوویدا کە لە نزیک تەقینەوەی یەکەمەوە بوو. شاید حاڵەکان دەڵێن تەقینەوەی یەکەم ماتۆرسکیلێک بووە، ئەوەی دووەمیش بۆمبێکی دانراو بووە لە نزیک ماتۆرسکیلەکە. کێشەی کورد لە ئێراندا و کێشەی ئێرانیەکان بە خوێن ڕشتن و ترۆر و شەڕ جێبەجێنێت. خالید عەزیزی سکرتێری حیزبی دیموکراتی کوردستان لە کاتی ناشتنی تەرمی شەهیدەکان لێدوانێکیدا و تیایدا ڕاستەوخۆ و کۆماری ئیسلامی ئێرانی بە ئەنجامدەری تەقینەوەکان ناوبرد. 5 تێکۆشەری حیزبی دموکرات هەر لە ڕێبازەکەی قاسملوودا کە هەوڵدان بۆ مافەکانی کورد لە ئێرانە و بە شێوەیەکی زۆر متەمەدینانە بۆ جارێکی دیکە بوون بە هەدەفی کۆماری ئیسلامی و ئەوانیش تێکەڵ بە کاروانی خەباتی کورد بەگشتی و ڕێبازەکەی قاسملوو و ڕێبازی هەمووی ئەوانەی کە لە ئێران تێدەکۆشن بە یەکەوە بژین و بە یەکەوە ئێران ئیدارە بکەن و لە کۆڵ ترۆری کۆماری ئیسلامی بوون. لە دوای تەقینەوەکان ئاسایش و کۆیە ڕێو شوێنی ئەمنی گرتووە بەر. قایمقامی کۆیە ئاشکرای کرد لیژنەی لێکۆڵینەوە دروست کراوە بۆ دۆزینەوەی ئەنجامدەرانی تەقینەوەکان. تیمەکی تحقیقی و سەرقاڵی لێکۆڵینەوە لەگەڵ دادگای لێکۆڵینەوە ئەمان کاری خۆیان ئەنجام دەدەن کە زیاتر لە برادرانی ئاسایش و مختص بەمیشە سەرقاڵی کارەکان کەی نەتیجە بە تەواوی بەدەستکەوە دەوکاتەی ئالین دەکەین. ئیشەڵڵا لە داهاتووی نزیکە بکەر و ئەنجامدەرانی ئەم کارە تیرۆریستیە دەدۆزرێنەوە. شەوی 12 کە لای کورد و ئێرانیەکان بە شەوی یەڵدا ناو دەبرێ لای حیزبی دیموکراتی کوردستان تایبەتمەندیەکی دیکەی پێدراوە. ئەوی شەوی هاتنە دنیای ڕێبەری تیرۆرکراویان دکتۆر عەبدوڕەحمان قاسملووە. بۆیە لەگەڵ ڕێو ڕسمە نەریتیەکانی شەوی یەڵدا یادی ئەو سەرکردەیەش دەکەنەوە. خالید محەممەد NRT کۆیە.